ئەم جارێکی تووشی مایکە سوورەکە بوو چۆنی؟ ئەحواڵی جەنابتان باشن زۆر سپاس دەکەم لێخوا باش بن عزیز زۆر سپاس مەمنون لە پرۆگرامی مایکە سوورەکۆ لەگەڵتین ناوباگی مایکە سوورەکەت بیستۆ خۆ بەڵێ بەڵێ زۆر بەخێراتە عزیزم سپاس ئەگەر تو خۆت زیاتر بناسێنی بۆ بینێرە بەڵێ ئەمن هونەر سەلاح مامۆستام لە زانکۆی جیهان لە بەشی هونەری ساڵانێکە خزمەت دەکەم لە بواری میوزیک و دیار هەر لە عایلەکی هونەریشین بەڵێ برێکی برای چێمە ئەزە برای چێنیمە وەڵای برای مامۆستا هەڵبە سەلاحی هەردی سەلاح هونەرمەند هەرێم سەلاح بەڵێ لەگەڵ مانگی ڕەمەزان و ڕۆژ و دەوام و دەرس و ئەوانە چۆنی لەخوای بەزیاد بی شکر بۆخوا زۆر باشم الحەمدولله ئارەوە واللهی لەلایەم لە ئەو ساڵ باش دەڕوە لە ساڵانی تر داوامان زۆر بوو تۆزە ماندوو دەبووین بەس ئێستا و ساڵ داوامان تۆزە کەمتر کراوەتەوە لە بۆ من ئاسانترە بەڵێ ڕۆژ کوردە و جەویش ساردە و ئەو ساڵ زۆر ڕەمەزانش تایبەتەوە ڕاستی باشە چۆنە سەردانی فامیلی مۆڵت کردووە کە شوایە فامیلی مۆڵت بە چۆنە بەڵێ وڵا فامیلی مۆڵ جێکی خۆشە دیارێک دوو برادری تایبەتم لێرە هەنا هە برادرم منداڵی من هاتم سەردانی چوام بکەم لە ڕێگاش تووشیەوە بووم زۆر سپاس مەمنون باشە شتێکی خۆشم پێشکەش ناکەی شتێکی خۆش وەکو بەسەرهادیان وەکو چ شتێک گۆرانیە گۆرانی ئاخر لێرە وڵای لەوانێت تۆزە ژاوە ئەگەر حەزم دەکرد خەمیەوەت نەبێتەوە بەڕاستی باشە چ بێژین بادینی دەڵێت چ بێژین بەدلێتە تۆ بەبێیتر نێوان من و تۆ عشقت ئاگێرە و پەیمانت دێرۆ تۆ بۆچی هاتووی چیت لە من داوێ هاتووی تا دیسان دڵ بە دوات کاوێ دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مەمنون باشە بە من پرسیارەکەت لێ بکەم ئەگەر زانیت ئێمە خەڵەتی تایبەت پێشکەش بۆ تۆکەین باشە ئەدەگە نەمازانجی خۆ عقوبەتی دانیە چاڵنجەکەکەین پێکەوە باش باشە تقریبا کەمێک هونەریە یادەوەری پاسکیلێکی کەرکووکی بەرهەمی چ شاعیرەکە اختیاراتمان هەیە اختیاراتت بۆ بکەم باشە لە بینی شێرکۆ بێکەس و بەختیار عەلی کامیان هەڵەبژێری شێرکۆ بێکەس و بەختیار عەلی مامۆستای گەورە و هەمیشە زیندوو شێرکۆ بێکەس بەڵێ دەستەکانت خۆش بێ وەڵامەکە زۆر ڕاستە گۆرانی پێشکەش کردم و وەڵامەکەشی زانی دەستەکانت خۆش بێ زۆر سپاس زۆر بەخێراتن ئێوەش دووبارە هیوادارم هەر لە کار و چالاکی دابن و دڵی خەڵک خۆشکەن زۆر سپاسان دەکەن دەستەکانت خۆش بێ گەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن باشە تۆ حەزت لە چ خواردنێکە عەفو یەک دەقە ببورە لە شفتەیە ئارێوەڵە بە دەرەجەیەک شفتە بێجگە لەو حەزم لە بریانی شێ بەس بریانی یعنی دەبی وەستای خۆی هەبی باشە تاوا دەستەکانت خۆش بێ تۆ ئەپی لە زووت هەیە بەڵێ باشە زۆر باشە تۆ ئەتوانی لە ڕێگەی ئەو سکانەوە هەم مینوەکەی ببینیت و بڕی 15,000 دینار ئەچێتە سەر حیسابەکەت تۆ توانی بە فری بای 15,000 دینار خواردن داوا بکەیت و بە خێراترین کات شەگاتە بەردەستت و هەروەها لە فامیلی باربێر هەر لە ناو فامیلی مۆڵات توانی بچی تراشێکی جوان بکەی دەموچای خۆ خاوێن کەیتەوە ئیتر ئەو شتانی کە پێویستم بە ئەدەواتی پیاوانی جوانکاریەوە لەوێ هەیە وەختەکەی باشە جژنەمالی نزیک بوویتەوە نیە دەستان خۆشبی زۆر سپاسان دەکەم هیوادارم هەر سەرکەوتبوون برادرانیش هەر ماندوو نەبن و کەناڵەش جوانە دیمە بەڕاستی هیوادارم هەروە ناو دڵی خەڵک دابێت دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بەخێراتی من خۆشحاڵ بووم زۆر سپاس مەمنون دەستەکانت خۆش بێ زۆر سپاس